لە کاتێکدا گرژیەکانی نێوانتاران و واشنگتۆن دەچنە قۆناغێکی نوێوە پێشاتەکانی ئەمڕۆ دەری دەخەن کە قەیرانەکە چیتر تەنها ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی نییە بەڵکو ڕاهەندە سیاسی و ناوچەی و نێودەوڵەتیەکانی ئەم ڕوبەڕووبوونەوەیە ڕۆژانە فراوانتر دەبن. ئەمریکا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر ئامانجە سەربازیەکان لە ئێران و گەماڕۆی دەریایی بەندەرەکانی ئێرانیش دەستی پێکردووە. لە هەمان کاتدا سەرۆکوەزیرانی ئیسرائیل هۆشداری داوە کە هەر هێرشێکی نوێی ئێران وەڵامی توندی ئیسرائیل لێ دەکەوێتەوە. لە ناوخۆی ئێرانیش کۆمەڵێک لە ئەندامانی پەرلەمان داوای بەردەوامی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەمریکا و ڕێوشوێنی تۆڵەسەندنەوە دەکەن. ئەم پێشاتانە پرسیاری گرنگیان لەسەر ئایندەی ئەم قەیرانە و ئاسۆکانی هێناوەتە ئاراوە. بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆر فەرەیدون ڕەحمانی مامۆستای کۆمەڵناسی سیاسی لە زانکۆی یۆرک قسە دەکەین. کاک فەرەیدون وێرای سپاسم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. گەماڕۆی دەریایی بەندەرەکانی ئێران ئەمڕۆ خرايە بواری جێبەجێکردن. هاوکات هێرشە سەربازیەکانی ئەمریکاش بەردەوامن. بەڕای ئێوە ئامانجی سەرەکی واشنگتۆن چییە لەم هەنگاوانە کاک فەرەیدون؟ سڵاو و ڕێزم هەیە، سپاس بۆ داوەتەکەتان. بەڕاستی کێشەی سەرەکی ئەمریکا ئەوەیە کە دوو مەسئلەی گەورە هەیە. یەکێکی پلانی درێژخایینی ئەمریکا و وڵاتە پێشکەوتووەکان یا دەسەڵاتدارەکانی ئوروپا و ئەمریکا لەگەل وڵاتانی ناوچەکە بۆ ئەوەیە کە بتوانن سەقامگیریەکی سیاسی استراتیژیک دروست بکەن بۆ هەڵس و کەوتی و تجارەتی نێودەوڵەتی لە ناوچەکە بەرفەراوان بکەن و هەمە لایەنەتر بکەن. لەو شێوازەکە الان هەیە. دوو مەسئلەی سەقامگیری و ئەمنیەت و ئاسایشی ناوچەکە بەتایبەت مەسئلەی ئیسرائیلە. ئەو گرنگیە کە ئیسرائیل الان کێشەی ئاڵۆزیەکی گرنگی هەیە لەگەل ئێرانەوە لە مێژەوە لە ماوەی ئەو 47 ساڵە سیاسەتی کۆماری ئیسلامی ئەوە بووە کە مداخلە بکە لە ناوچەکە و هەروەها سیاسەتی ئیسرائیل بتوانێت بە شێوازێکی خۆی دەیوێت کنترۆل بکە و تا ڕادەیە کە حتا باسی کردووە کە ئیسرائیل لە ناو بێ. ئەوەیە کە ئەو مەسئلە هەم لە بواری سیاسەتی نێودەوڵەتی ئیسرائیل و ناوچەکە و هەروەها لە مەسئلەی سەقامگیری ناوچەکە بەگشتی و خەلیجی فارس یا گەڕۆی هورمز بۆەوەی کە تجارەتێکی ناوچەکە بەرفەراوانتر بکرێت. باشە دکتۆر فەرەیدۆن، باسی مەبەستەکانی واشنگتۆنمان کرد. وەک لە سەرەتاش ئاماژەم پێکرد هەڵوێستێکی توند لە ئێرانەوە هەیە بۆ بەرپەرشدانەوە و بەرەنگاربوونەوەی ئەمریکا. ئەی مەبەستی ئێران چییە لە ئەم قەیران دروستکردنە و لە بەردەوامبوونی ئەم گرژی و ئالۆزیانە لە ناوچەکە؟ بڵێ کۆماری ئیسلامی تەنیا و یەکم حکوومەتی شیعەیە لە دنیا کە لە بناغەی شیعەی ویلایەتی فەقیه و 12 ئیمامی یا ئیسنا عەشەری دروست بووە و نایەنوێ ئەو سیستەمە تەنها حکوومەتێکە کە بەو بناغەی فکریە و دروستکراوە بڕوخێت و بۆ مانەوەیکی دەبێت سیاسەتێکی جیاواز لە سیاسەتی ئیسلامی سنی مینستریمی ناوچەکە ببێت. وڵاتانی ئیسلامی ئەهل سنت زیاتر لەگەڵ ئەمریکا و ئوروپا پەیوەندی باشیان هەیە و مداخلە لە ئەو فکری جیهادی ئیسلامیە ناکەن. کۆماری ئیسلامی بۆ مانەوەیە دەیوێت ئەو پایگای فکری خۆیە بخاتە جێ کە بتوانێت بمێنێت. ئەوە یەکە مانەوەی کۆماری ئیسلامی تەنیا بەر ئەساسی ئەو شێوازە فکریە تئۆلۆژی جیهادی ئیسلامیەیە کە فکری تەشەیوعی 12 ئیمامیە. ئەوە یەکە لابردنی ئەو فکرە نەمانی کۆماری ئیسلامیە. کۆماری ئیسلامی لەو 47 ساڵە بە بناغەی سدوری ئینقلاب و ناوبردنی ئیسرائیل و شەڕ لەگەلی ئیمپریالیزم و ئەمریکا و ئەوانە. بەڵێ کاک دکتۆر، هەندێک لە ئاژانس هەواڵیەکان ئەمڕۆ باسییان لەوە ئەکرد کە بەشێک لە وڵاتانی عەرەبی پشتیوانی دەستپێکردنی شەڕی دووبارەیان کردووە دژی ئێران، واتە لە ئەمریکا پشتیوانیان کردووە. ئەگەر شتێکی لەم شێوەیە دروست ببێ ئەمە چی گۆڕانکاریێک لە ناوچەکە دەهێنێتە ئاراوە بەڕای جەنابەت؟ شەڕەکە بەرفەراوانتر دەبێت 100%. بەڵام ئایا کۆماری ئیسلامی توانی ئەوەیە هەیە کە بتوانێت وەکی دەوڵەتێکی سەقامگیر کە هێزێکی سەقامگیر و سیاسی و بەرفەراوانی هەیە نظامی بەرفەراوانی هەیە بتوانێت بربەرەکانی بکە بۆ ماوەیەکی درێژخایین؟ من باوەڕ ناکەم بە دوو دلیل. یەک
مسألة محدودية مالية كحتى أو شرات تأثيرك منفي لسر أجر ناوچەکە ئەوەندە نەبێت بەڵام سەداسەد لەگەڵ چینی چاکێشەیت بۆ دروست دەبێت چون مەسەلەی هاتوچووی ئەو وزە و نەوت و مەنابعی خامی تەبیعی بۆ چین زۆرینەی لەو ناوچە دەڕوات ئەوەیە کە بەرفراوانبوونی ئەو شەڕە بە قازانجی حتا چین کە پشتیوانی کۆماری ئیسلامیە نییە کۆماری ئیسلامی پارەی بە تایبەت بەردەوامبوونی ئەو شەڕیە نییە دوو ئەو شتەکە دەسەڵاتێکی یەکگرتوون نەماوە لە کۆماری ئیسلامی ئەلان شەڕێکی بەدەستکردنی دەسەڵاتی سیاسی هەیە یعنی ناکۆکیەکی سەداسەد پنهان و لە پشتەوە هەیە ئەوەیە کە کۆماری ئیسلامی من پێم وایە بە تایبەت کات دەبینین کە زۆرینەی خەڵکەکە تداومی ئەو سیاست و ئەو بەردەوامی ئەو حکوومەتە بەو شێوازیانە نییە من پێم وایە کۆماری ئیسلامی توانی بەردەوامبوونی شەڕێکی بەرفراوانی نابێت ممکنە چەند هەفتەیە بخایەنێ بەڵام بەردەوام باشە کاک دکتۆر کەواتە ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت گرنگترین سناریۆی بەردەم ئێران و ناوچەکە چینە یا گەڕانەوەیە بۆ سەر ڕێبازی دانوستان یان هەردوو لا بەرەو ڕوبەڕووبوونەوەیەکی درێژتر هەنگاو دەنێن کۆماری ئیسلامی بە جوانی دەزانێت ئەگەر بڕۆیەتە سەر مێزی مزاکرە باشتر لەو شتەیە کە ئۆباما کردی لە 2016 و 17 قەتعەن نابێت ئەو شتەکە ترامپ هەڵی وەشاندەوە دەبێت مەسئلەی بە ئەلعان کاتی ئۆباما مۆزوعەکە زۆر گرنگ نەبوو مداخلەی کۆماری ئیسلامی و مێهوەری مقاومەتەوەوانە ئەلعان یەکێ لە باسە ئەسلیەکان نەتەنیا بۆ ترامپ بۆ ئیسرائیل و بۆ ناوچەکە مداخلەی کۆماری ئیسلامی لە یەمەن و عێراق و سووریە هەر ئەلان عەلی زەیدی لە کاخی سفیدە لە وایت هاوسە ئەوەیە کە تۆ دەبینی ئەلعان کۆماری ئیسلامی فشارێکی سەداسەدی لەسەریە بۆ ئەوەیە کە یەک لە ئەهرۆمە سەرەکیەکانی سنووری ئینقلابی خۆی بەدوا بڕوات یا جێبێڵێ ئەو سیاسەتەوە ئەوە یەنێ ڕوخانی فکری و ئایدیۆلۆژیای کۆماری ئیسلامی تۆ کاتێک نەتوانی ئەتومیت ببێت هێزی ئەتومی دروست بکەیت ئەو شتەکە لە کاتی ئۆباماش مەطرح بوو بەڵام ئەلعان فراتر لەوەیە تۆ دەبێ دەستبەرداری لە دەست هەڵگری لە مداخلە لە عێراق و سووریە و یەمەن و ناوچەکە مقاومەت لە ناو دەچێت تۆ فشاری ماڵیەکی وەشەناکی چت لەسرە ئەوەیە کە من فکرەکەم ئەگەر کۆماری ئیسلامی بێت و ئیمزایەکی دائمی بکات لەسەر ئەو موافقەتە خۆکوژیەکی سەداسەدە و دەبێت لە ناوەوە وەڵامی کێشەکانی ناوخۆ بدات بەشێک لە حکوومەت و دەسەڵاتیش کە ئەلعان شەڕیانە بۆ یەکگرتو کردی یەکگرتنی یەک پارچەکردنی دەسەڵات ئەوەیە کێشەیان لەگەڵ کۆماری ئیسلامی یا بەشەکانی دیکە ئەوەیە کە ئێوە دەتانوێت ئەو ئایدۆلۆژیە لابن و سەداسەد کێشەیەکی سەرەکی دەبێت. بەڵێ زۆر سپاس فەرەیدون ڕەحمانی مامۆستای زانکۆی یۆرک لە بواری کۆمەڵاتی سیاسی سپاس بۆ ئامادەبوونت کاک دکتۆر. زۆر باش.